بەخێر بن بۆ ڕێوڕەسمی کردنەوەی زانکۆی نێودەوڵەتی قەیوان UTM لە شاری سلەیمانی سەرچاوەی خوێندەواری و کەلتور و معریفە. دەستخۆشی لە گروپی کۆمپانیەکانی قەیوان دەکەم بۆ ئەم هەنگاوە گرنگەیان. زانکۆی UTM یەکێکە لە زانکۆ ئاستبەرزەکان و لە پلەبەندی زانکۆکانی جیهاندا لە ئاستێکی زۆر بەرزدایە. بۆیە کردنەوەی ئەم زانکۆیە لە پاڵ زانکۆ ئەهلی و حکومیەکانی تر هەنگاوێکی ترە بەرەو پێشبردننی ڕەوشی خوێندنی باڵا لە کوردستان و بە تایبەت بۆ پتەوکردنی ئەو بناغەیە کە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆ حکومیەکان دایاناوە. جێگەی خۆیەتی سوپاسی وەزارەتی خوێندنی باڵا بکەم و دەستخۆشییان لێ بکەم بۆ ئەو چاکسازیانەیان کە بوونە هۆی بەرزبوونەوەی ئاستی زانستی زانکۆکان و گۆڕانکاری ڕیشەیی لە ڕووی پرۆگرامی خوێندن و شێوازی وەرگرتنی خوێندکارانەوە. دیارە ڕۆڵی زانکۆ ئەهلیەکانیش نادیدە ناگرین لەمڕۆوە، چونکە توانیویانە تا ڕادەیەک ڕەچاوی پێویستیەکانی کۆمەلگا بکەن. ئەوەندەی پێیان کرابێ بە پێی پلان و خواستی بازار کادریان بەرهەم هێناوە. ئەمە جێی دڵخۆشیە، چونکە لە یادمە کە لە یەکەمین دانیشتنم لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا ئەولەویەتی خۆمم پێگەیاند کە دەبێ زانکۆکانمان ببەستینەوە بە بازاری کار و بە تایبەت بیان گونجێنین لەگەڵ داواکاریەکانی کەرتی تایبەت. خواستی ئێمە ئەوەیە پێویستی بازار و پسپۆڕی کۆلێژەکان یەکانگیرتر بکەین. هەر لەبەر ئەوەش زانکۆکان سەرپش کراون بۆ کردنەوەی بەشی نوێ و سڕکردنی هەر بەشێک کە پێویست نەبێت. چاکسازی و گۆڕانکاری لە سیستمی خوێندنی باڵا و زانکۆکان و بەرزکردنەوەی ئاستیان بۆ ئاستی زانکۆ پێشکەوتووەکانی دنیا کاری 1 ساڵ و 2 ساڵ نییە. پرۆسەیەکی بەردەوامە و هەموو کات لە ئەولەوێتی کارەکانی حکوومەتەکەماندا بووە. بەش بە حاڵی خۆم سەرنجی تەواوم خستووەتە سەر ئەم بابەتە، چونکە بە باشی لە گرنگیەکەی تێگەیشتم. لە هەمان کاتدا لەو باوەڕەدام کە نابێ زانکۆکانمان تەنها شوێنی لێکۆڵینەوە و دروستکردنی معریفە بن و تەنها کادر بۆ بازار ئامادە بکەن، بەڵکو دەبێ پەروەردەیان بکەن بۆ دەستپێشخەری داهێنەرانە و دروستکردنی هەلی کار بۆ خۆیان و بۆ خەڵکی تریش. ئەمەش ڕۆڵی زۆر گرنگی دەبێت لە پتەوکردن و سەرپێخستنی ئابووری کوردستان.